عومەر عەبدوڵڵا گوڵپی، کاندیدی ژمارە 8 لیستی 194 کۆمەڵی ئیسلامی کوردستان، پوختەی ژیانی کەسی و کۆمەڵایەتی و زانستی و تواناییەکان. عومەر عەبدوڵڵا فەتاح، ناسراو بە عومەر گوڵپی، ساڵی 1970 لە ناوچەی هەورامان سەر بە پارێزگای هەڵەبجە لەدایک بووە. هەڵگری بڕوانەمەی بەکالۆریۆسە لە ئامار و بڕوانەمەی ماستەر لە بەڕێوەبردن لە پسپۆڕی بەڕێوەبردنی سامانی مرۆیی. مامۆسای وانەبێژ بووە لە زانکۆکانی سلێمانی، گەشەپێدانی مرۆیی، پۆلی تەکنیکی سلێمانی. وەک مامۆستا و ڕاهێنەرێکی ئەکادمی چەندین خوڵ و ڕاهێنانی لە بواری سەرکردایەتیکردن، بەڕێوەبردنی سەرکەوتو و گەشەپێدانی مرۆیی وتۆتەوە. بەشدار بووە لە دروستکردن و دامەزراندنی ئەم پرۆژە و دەستگا و ڕێکخراوانەدا. ڕێکخراوی قوتابیانی کوردستان، ڕۆژنامەی وەرچەرخان، کەناڵی ئاسمانی پەیام، بەرنامە و دەستگای خێرخوازی بەخشین، پرۆژەی دۆستانی موحەممەد، درودی خوای لەسەر بێت. باهۆی بەشداری لە چالاکی سیاسی و دژایەتی بەعز لە ساڵی 1980 تەواوی خێزانەکان لە شاری سلێمانی لەلایەن دەستگا داپڵۆسێنەرەکانی باسەوە ڕووبەڕووی گرتن و ڕاوەدونان بوونەتەوە. دووبرای لامنە سوورەکەی شاری سلێمانی شەهید کراون و خێزانەکەشی تا ڕاپەڕینەکەی ساڵی 1991 بەنهێنی ژیاون. زیاتر لە 25 ساڵە لە کاری سیاسیدا کار دەکات و ئەندامی کۆنگرەی یەکەم و دووەم و سێمی کۆمەڵی ئیسلامی کوردستان بووە. لە کۆنگرەی دووەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان با سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەڵبژێردراوە. باڵبژاردننی ئەندامان و کادیرانی کۆمەڵ لە مانگی 5 ساڵی 2015 لە پشکی کۆمەڵی ئیسلامی پۆستی بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵاتی لە پارێزگای سلێمانی وەرگرتووە و تا ئێستاش بەردەوامە. بەشداری کۆنگرەی دووەم و سێمی وەزارەتی پەروەردە بووە. بەشدار بووە لە کۆنگرەی جیهانی، جیهانگری بەڕێوەبردن لە سەردەمی حکومڕانی ڕەشیددا، عەولەمەت الئیدارە فی عەسر الحوکمە لە وڵاتی لوبنان. خاوەنی لێکۆڵینەوەیەکی زانستی چاپکراوە لەسەر گەندەڵی و چەندین وتاری لە ڕۆژنامە و گۆڤارەکاندا بڵاو بۆتەوە.